پێش نیوەڕۆی ئەمڕۆ جارێکتر بۆ ماوەی سەعاتێک فڕۆکە جەنجەکانی سوپای تورکیا بە چڕی بەردومانی گوند و ئاوایەکانی بناری قەندیلیان کرد وێ ڕای زیانە ماڵیەکان ترس و لە ڕاوچەی زیاتری لای گوندنشینان و دانیشتوانی ئەو سنوورە دروست کرد وەکەمیشە دانیشتوانەکەی بەقەت بەردومانەکانی فڕۆکە جەنجەکانی تورکیا لە بێدەنجی و بێهەڵوێستی حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێمی کوردستان نیگەرانن. ڕێگە پێنەدراوە کە وڵاتێک سنووری وڵاتێکی تر ببەزێنێ بۆردۆمانی بکات بە فڕۆکە جەنگیەکان. ئێمە لێرەوە داوا لە ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی دەکەین و داوا لە پەرلەمانی عێراق و پەرلەمانی کوردستان بەداخۆ ئەمڕۆکە ئەو پەرلەمانە پەکخراوە داوا بکرێت لە دادگای نێودەوڵەتی سکاڵا تۆمار بکرێت لەسەر وڵاتی تورکیا کە ئەم بۆردۆمانانەی سنووری بناری قەندیل چ لە دێهاتەکان و چ لە زەرمەند بە ڕەز و باخەکانیان بەردەوامی بەردومانی فڕۆکە جەنجەکانی سوپای تورکیا بۆ گوند و ئاوایەکانی بناری قەندیل ڕۆژ لە دوای ڕۆژیان و گوزەرانی هاوڵاتیان و گوندنشینان زەحمەتتر و قورستر دەکات وێ ڕای وێرانکردنی چەندان خانووی هاوڵاتیان لە هەمان کات زیانی زۆری گەیاندووە بە ژمارەیەک پرۆژەی خزمەتگوزاری تا ئێستاش پرۆژە خزمەتگوزاری وێرانکراوەکان وەک خۆی ماونەتەوە هیچ لایەنێک لە هەوڵی چاکردنەوەی ئەو پرۆژانەدا نییە ئەمەش کێشە و گرفتی زیاتری بۆ گوندنشینان دروست کردووە. دووبارەبوونەوەی ئەم کردەوانە ئەوە ئەگەیەنێت بێهەڵوێستی حکوومەتی عێراق و بێهەڵوێستی حکوومەتی هەرێمە ئەگەرنا پێویستە حکوومەتی عێراق فشارێکی تەواو دروستکە بۆ خۆی بۆ مەبەستی ڕێگریکردن لەم کردەوە تیرۆریستیانە چکە ئەمە کردەوەیەکی یاسایی نییە ئەچێتە بابی تیرۆرەوە. فشارێکی تون بخەنە سەر تورکیا ئەم هێرش و بەردومانانە ڕاگرێ بۆ سەر بناری قەندیل چونکەمەی بە ئەم هێرشانە پاساوێکی بێمانەیە تەنها ئامانجیان دەستدرێژیکردن لەسەر هەرێمی کوردستانە هیچ شتێکی جگە لە داگیرکاری خاکی کوردستانە بێ هیچ شتێکی دیکەی لە پشتەوە نییە. تورکیا بە بیانووی بوونی بنکە و بارەگاکانی پارتی کرێکارانی کوردستان پەکەکە زیاتر لە 2 ساڵە گوند و ئاوایەکانی باشووری کوردستان بەردومان دەکا لە کۆی بەردومانەکانیش تەنها خەڵکی مەدەنی و سڤیل و گوندنشین بوونەتە ئامانجی فڕۆکە جەنجەکانی تورکیا و لەسەر ماڵ و حاڵ و زێدی خۆیان ئاوارە و دەربەدەر و سەرگەردان بوونە و تا ئێستاش ئاوارە بووەکان وەک ئاوارە مامەڵەیان لەگەڵ نەکراوە و بە هیچ شێوەیەک یارمەتی و هاوکاری نەکراون لە بەرامبەر زیانەکانیان کە ڕۆژانە ڕوبەڕوویان دەبێتەوە. بێهەڵوێستی حکوومەتی عێراق و هەرێمی کوردستان و کۆمەلگای نێودەوڵەتی وای کردووە تورکیا بەبێ جێدوانە هیچ یاسا نێودەوڵەتیەکان بەردومانی گوند و ئاوایەکانی باشووری کوردستان بکە و خەڵکی سڤیل و کەم دەرامەت و گوندنشین بکاتە ئامانج. عوسمان کورسات نیوز بناری قەندیل.